کاتتان باش هەندێک زار وشەکان تەنها بۆ نووسین نین بەڵکو بۆ گریانن بۆ بیرکردنەوەن بۆ پاراستنی یادەوەریەکانن میوانی ئەو جارەمان سێ شاعرن دویان برایەن ئەوەی سێمیان برای دەرەوەیانە بەڵام بەدڵ لە یەک خێزانن بە هەر سێکیان خاوەنی دەیان کتێب و چامەی شعری و بابەتن وشە لەکنیان هەر تەنها ئامرازێک نییە بەڵکو ژیانێکە ئەم شەو لەگەڵیان بە نێو شعرێکدا دەڕۆین کە هەر تەنها زمان نییە بەڵکو مێژووە هەر تەنها بیرەوەری نییە بەڵکو یادەوەری و قسەی خۆشە بە خێراتنی میوانانم مامۆستا ئەمین بۆتانی و مامۆستا ڕێکار مزوری و مامۆستا عیسا نیران دەکەین بەخێر بێن سپاس بۆتانی عەفۆن کاگەمین ئەو هاوڕێیەتە و ڕەفاقەتی ئێوە لە چ سەرچاوی گرتیە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس کاکامەران سپاس بۆ کوردستان 24 بەرنامەی هاوڕێی تەمەن ئێمە بەهۆی شۆڕشەوە ئاگاداری زاراوەکانی تری کۆمەلگای خۆمان بووین کۆمەڵگای کوردستان بۆیە حەز دەکەم بە زاراوەی چ کرمانجی چ بادینی یان هەنە جار سۆرانی کە تێکەڵاوی دەکەین ئەو تابلۆ جوانەیە کە ئێمە وەکو کوردستانیان وەکو کورد ینی زمانمان گوێی کردووە لەوە بەراهیت بێژم گەلێک سپاس هەڤالینیامە ئەو هەڤالینیە کولبن سیبەرا کوردبوونێ و شوڕەشێ چێ بووە لەوە ئەم نەسلێ شۆڕەشێنە هەڤالینیامە بەرهەمێ وێ شۆڕەش و بەرخۆدانەیە کول ئەیلولێ بەری ئەیلولێژی دەست پێ کردە لێب ئەیلولێوە ئەو شۆڕەشاک و بووە سەدەم جارێ جواکە کوردی ئێکدو بناسن هەڤناسین دناوبەرە پرت و پارێن جواکێکی گەلە گەلک لازمە پێدویە هەتاک و هەڤالینی پەیدا ببی ئەم مەمنونن سوپاسدارێ وان پێشمەرگەهانە بارزانینە کو وەکر ئەم وەکی کورد وەکی پێکهاتێن وێ جواکێ ئەم ئێکدو ناز بکەن زاراڤان هەڤدوو ئەم گوداری بکەن ببهیزن ئەو گەلک گرنگ بوو هەتاکو ئەس خەلکی خانەقینێ گوداری بکەم هەلقی مەهابادێ شنگالێ گەرمیان کەرکووک هەولێر مەخمور هەر جیەکی پرت و پارێکی کوردستانی لەوە بۆ من گەلک خۆشە ئەڤڕۆ ببورن هەکە ئەس کێمەک درێژ بکەم ئەم دێ چیرۆکە وێ هەڤالینیە ڤەگێڕن و ئەم نوێنەراتیە وێ هەڤالینیە بکەن وەختێک و لە چیە ناو شۆڕەشێ لە ئاوارەیە و نەفی و دوورخستنامە بۆ ژێریە عێراقی پشتی هەنگی ڤەگەڕاندنامە بۆ وان کۆمەلگەهێن زۆرە ملێ بزۆرتی ئەم تێدا هاتنە زیندانیکردن چەمبەرکردن لێرێ هەڤالینیەک ئاستێکی گەلک بلندتر ji eşîrtiyê anaxu deverçiyatiyê anaxu bajartiyê anaxu gelek gelek şoreş bû sedem ku astekî bilindtir bû hevalîniye hiş û xeyalê me peyda bibe lewa em dê li wêrê dest pê bikin ku hevalîniya me hevalîniyek taybet û cuda dest pê bû gel şoreşê û em ê berdewamiyê bidin ruh û nirxa wê şoreşê دەست خۆش جوانە داخلبوونە چ زۆر جوانە کاک فارس ڕێکار مزوری لە چه هات کاک فارس تایە دەستپێکی سپاس بۆ تەلەڤیزیۆنا کوردستان 24 بەرنامە هاوڕێ تەمەن سپاس بە جەنابێتەژی ڕاستی هەل تەمەنێ بیچووکاتیە من 11 ساڵێ دەست شولێ کردیە دەست کارکردنێ کردیە هەر ڕێکا کارەمە گرتە بەر وەختێک و سال 1989 همه ویای ایکم شعرها خوب بلاف کمه ول گوارا کاروان من بیر هنده کره و کل ناسنا و که به خودانم یک سره من بیر هنده کره و کل وی بچیکاتی من دست کاری کریا من آوه خو کره ریکار جوانه یعنی لبروی مدالی و کار دکی و دست بردامیش یعنی لی پشیمانی بردامیم حتی استحال مدالی و هر لمدالی و تا استا دو ایشم کرده هر همو جیانی خوم دا بیانیان دا چما قطابخانه ایواران ایشم دا کرد دەست خۆش کاگرێکات کاگەیسا بینەکەم بەڕێزت ئایا بەڕێزت کە دەستت دا شعر نووسین وەکو ئەوەی کە کاگەمین ئیلهام بەخشت بووە یان حەزێک بووە لە ناخت کامەران ئێمە هەرکە لە قۆناغی سەرەتاییەوە
بە بەردەوام پەرتوک و گۆڤار ئەوانە داهاتە ماڵی ئێمە ئەیتر ئەو گۆڤار و ئەوانەی کە لەو سەردەمە دەردەچوون کاروان بەیان ڕۆشنبیری نوێ ئەوانە ئەو گۆڤارانە دەماوە زۆر جار لە یەک ژمارە چەند نسخەیەک دەهات چەند کۆپێک دەهات جێلی برا گەورەمان ئەو دەهێنا ئەمین دەیهێنا طبعا ئەو کە دەستی بە نووسین کرد ئەو کاتە نووسین تقریبا شتێکی باو یعنی زۆر گەنجەکانی لەو تەمەنە يعني لو قناغ زۆر دایان نووسیوە بەڵام ڕاستەخۆ تەسیری ئەمین لەسرم بوو کە عمرت چەند بوو یەکەم جاری کە نووسی ئەمن لە قۆناغی متەوەستە بووم لۆ کچموچانت نووسە ینی لۆ خۆشەویستی لە ناخت حەزت لێ بووە شتەچی بڕادەکەێتا ئێستا کەش من زیاد لە سە مەسەلەی خۆشەویستی نەمنووسە نازم مەسلەیەکی ئینسانی مەسلەیەکی فکری مەسلەیەکی شتێکی وا بڵێن باشە دەچینەوە کاک مامۆستا ئەمین مامۆستا ئەمین بەڕێزت هەندێک زار مرەکەبی شعرەکانت فرمێس کردووە وایە هەندێک چامەت نووسە بە مرەکەب نەدنووسێ دەتوانم وا بڵێم دەتوانم بۆ نمونە من نمونەیەک دێنمەوە چامەیەک لە 2014 هەفتەی یەکەمی دوای جینۆسایدی ئێزدیان لە شنگار ینی ئاب کۆچۆ مانجی ئاب بڵێ بڵێ ئاب بڵێ 2014 جینۆسایدی شنگال و کۆچۆ دروست بوو سنووری دەبەری ئێزدیخان لە پاڵ چیای شنگار بۆ من هەڵتەکاندنێکی زۆر گەور لە ناخەوە لە ڕووی دەروونەوە لە ڕووی هەبوونەوە ڕاستە هەموو کورد مرۆڤایەتیش پێیش لەژا کارەساتێکی گەورەیە بەڵام بۆ من لەوانەیە چەند پۆینتێک زیاتر بێ بۆ ڕێگی دایکم خاڵوانەکانم ئێزدین بڵێ خاڵوانەکانم بەڕەچەڵک دایکم بەڕەچەڵک ئێزدیە ماموسینە بۆیە بۆ من کە منداڵ بووم دایکم ئەو هەموو چیرۆکەی ئێزدیخان و ئەو فەرمان و ئەو وردەواڵەیە کە لە کۆمەلگای ئێزدی کە هەبووە دایکم بۆمانی دەگێڕایەوە لەبەر ئەوەی خاڵوانم کە دەهاتن من ئەوانم بینیوە بەجلی سپی ئێزدیاتی بەو زارەوە پاک و جوان و ڕەسەنەیە کە قسان کردمی گوێبیستی بۆ میشتا منداڵ لە قۆناغی ناوەندی بوو ناونجی بووم متەوەستە بووم بۆیە کە ئەوەی شنگار ڕوویدا من چامەیەکی دوور و درێژە بڵاوم کردوتەوە کەمتر لە 2 هەفتە من ئەم چامەیەم نووسی هیچ جار نەبووە من کە گوێی لێ بگرم نەک بگریم بکوڵێم لەگەڵ خوێندنەوەی لەگەڵ ڕیکۆردکردنی لەگەڵ گوێبیستنی لەگەڵ من دەڵێم ئەو چامەی تریش شتی تریش هۆنراوە و تێکستی تریشم نووسی و بەڵام ئەوەیان لە هەر هەمووی زیاتر منی چۆندڵی منی پارچە کرد بۆیە من دەڵێم ئێستا کە من ئێزیدیەک دەبینم چۆن دەچمە لالەش دەبێ دوور لە ڕووتان دەبێ پێڵاوەکانمان داکەنین من کە سەلام لە ئێزدیە دەکەم پێویستە من دوور لە ڕووتان دەبێ پێڵاوەکانم داکەنم اینجا ماف بەخۆم بدەم سەلام یان ئێزدیەک ماز بکەم یان ئێزدیەک سەلامی لێ بکەم بۆ چونکە هەر ئێزدیەک لالەشێکە هەر ئێزدیەک شاخی شنگالە هەر ئێزدیەک جینۆساید و فەرمانێکە زاکرەیەک بیردانکێکی بریندار و پڕ لە کارەساتی هەیە بۆ ئێم دەڵێم ئەو شعرەیەم بە مەرەکەب نەنووسراوەتەوە بە فرمێت و خوێن بە بیرەوەریەکی برینداریشەوە دەستخۆش کاگەمین دەینا کاک ڕێکار بەڕێزت مێژووی کورد پڕە لە جینۆساید و کۆمەڵکوژی بەڕێزت وابزانام خاوەنی 12 کتێبی لەسەر جینۆساید چۆن بوو ئەو بوارە هەڵبژات وڵڵاهی من بەخۆم کەسێکم لە خانەوادەی جینۆساید کراوەکان کە لە خانەوادەی من باپیرم شەهیدا و مام و دوو کوڕە مام جینۆساید کراون هەر لەوێەوە چیرۆکەکانم دەنووسیەوە دەستم پێکرد لە نووسینی ئەم چیرۆکانە دوای ئەم چیرۆکانە کە چاوپێکەوتنم لەگەل بەرکەوتووان ئەو کەسانەی کە لەناو جینۆسایدەکەدا بوون هەموو تومارم کردن دوای ئەو چیرۆکانم کردم بە کتاب و هەندێک لەو چیرۆکانش یعنی چوار لەو چیرۆکانە کە لەناو کتابی مندانە بوون بە فیلمی دیکومنتاری یەکێک لەو فیلمە دیکومنتاریانە کە بە ناوی ژیان دناوبەرە دووبەر ئاشاندا کوردستان 24 بەرهەمینە
بحثی کمال آفرته که تو روسیت که تنکبونه حوالت هاوسەری بارزانیا و هەواڵەکانی هاوژینێ بارزان بله وێرەدا ئەگەر ئەم بەرە خوب بکەینێ چونکو بەرنامەکە لەسەر هاوڕێ تەمەنە ژیانە مرۆڤدا زۆر کەس بنە هەواڵ و هاوڕێ و دۆست و برادەر هەندێک بە ئەگەرێ فکر و بیر و باوەر هەندێک بە ئەگەرێ ڕاگواستن و ڕاپەڕین و شۆڕش و بەرخودانێدا ji encamê wan şoreşê guldevera barzan hatiye kirin û ragwastina barzaniyan bû Kurdistana Rojhilatê û bû Kurdistana Bakur û bû Rojavayê Kurdistanê û bû Cinûbê Iraqê û bû komelgahê dewroberê Hevlêrê wekû Biherke û Herîr û Diyana Quds û Qadisiya wane barzaniyan zêdetir teamil gel xelkekî غیری بارزانی کریه غیری خلق دی کریه و جا انجام وانه جی تعامل گل غیری نتوی دی کریه بو نمونه اگرم برای خوب کینه و پرینا مالا مصطفی رحمتی دیگل 500 حوالم بو شریبار آراس هم دیبینین نتنی بارزانی بونه کمالا که حوالا بونه که خلق سلیمانی ادگل دابوی خلق کوی ادگل دابوی خوشنای ادگل دابوی خلق روشالات ادگل دابوی حتی یک شوانه از بیم آذره یعنی اصل آذری روشالات کردستان خلق باکور ادگل دابوی خلق دور آبادینان ادگل دابوی جی سر رای منطقی کاملا نتوجه یعنی جدا بونه و دیانتی جدا بونه بسرمان بونه مسیحی بونه بلام او چتی کو اوانه او حوالینیا کود بینوان دا چه بوی آمانجه که هبوی کو آمانجه وانجی رزگار کرنا گل کرد بوش بندستیه دەست خۆش بی زۆر جوانە کاگەیسا لەگەڵ کاگەمین هاوڕێن یان بران والله بداية برا بوين لسرتها برا بوين دو بوين برا وبرادريش ئێستاش شەرمی لێ دەکەی لە هەدەک أري والله أري والله باسم كرد قلت بدايتك سرتها كان دستم بنوسين كرد يتر بترسى ترسى بشاني أمين ددا يتر جوك وانيا قلم السوري ده هنانية بازنا للدوري وشكان ده كرد ولا ده كرد نيا بروساش كوا دوای ولی هات ولی هات نیا گفتم بخوای ئێستاش بەشەرمەوە دانیشت ئێستاش هەر شتێک نییە ئێستاش کە مەسەن تێکست ئاواز شتیوا دروست دەکەم نییە ئەو هاوڕانەی هونەرمەندانی کە دەیاندەینێ نییە کە بۆ ئەی بخوێنن بیلێنەوە ئەوان دەڵێن نییە ئێکسەر دەڵێن پیشانی کاکەمینتدایە ئەگە دەڵێم پیشاندایە دەڵێ ڕێوی چی بوو کە ئەو گوتی ئۆکێ یانی ئۆکێ زار لێت تووڕە بووە لە شتەچی مەسەن کە یان زۆر ڕای لێ نەبوویان یان ڕەتفعلی کووە مەسەن کە شتەش پیشان دەدێت ناتووڕە نەبووە تووڕە نەبووە بەس تەنها ئەوە ملاحەزاتی خۆی گوتیە گوتی ئەوە باشترە جاری واش هەبووە زۆر پێی باش بووە ئەو کاتی زۆر کەیفم هاتی وڵا شتێک ببوورە لەی پرسیارەکەی بکەیت ئیسا ڕاستە برامە بەڵام هاوڕێکی بەردەواممە لە ناو هەموو ماڵباتی ئێمە لەبەر ئەوەی لە نووسین لە خەیاڵ لە شعر لە هونەر نزیکین جلدولوس قسەیەکی هەیە دەڵێ بۆ دیدار و یەکترناسی هەر ئەوە دیتنی کەسەکانیە لە ڕووی سۆزەوە نادەڵێ پرسێک هەیە مژارێک هەیە نرخێک هەیە مرۆڤەکان کۆ دەکاتەوە ئەوە هەواڵی نیە جلدولوس فەلسوف فڕەنسیوا دەڵێ بەس من بۆ حەز دەکەم ئەوەش باس بکات ئەو سپۆنسەر و پرودیوسەری ئەو برادەرایەتەیە کە لە کانی قژاڵە ئێمە نزیکەی 20 ساڵ با بڵین بەیەکەوە کانی قژاڵە کوردستانێکی بچووک بوو ئێمە لە دوای نەفی باشووری عێراق کە ئێمان لە کۆمەلگا زۆرمەلەکان ئاخنی بە زۆر ساڵانێکی زۆر لە هەموو عشیرەتەکانیدا برادەراتێک لە سەروی عشیرەتەوە دروست بوو زۆرجا ئیسا ناوی ناو ئومەتیکانی قژاڵە ئێمە ڕۆژمان بۆ هەموو ئەو برادەرانەمان هەیە کە بەیەکەوە نەورۆزمان کردوتە هەتا ئاسی خۆپیشاندان هەموو چالاکیەکان بە ڕۆحی کوردایەتی سڵاو بۆ ڕۆحی مامەستا یوسف ئەحمەد ئاکرەی کە ئێمەی زۆر گۆش کرد بۆ کوردایەتی هەموو ئەو جوامێرانەیەکانی قژاڵە ئەو سپۆنسەر بوو پەیجێکی دانا لە واساپێکی هاوبەشیشی دانا بۆ ئەوەی کانی قژاڵەکان هەمویان ئاگاداری یەک بن بەیەکەوە بن لە خۆشی و ناخۆشی سەیرانی خەڵکانێک هەیە لە کۆمەلگای ئێمە ئەمڕۆ دوای ئازادی ڕێکخراو بۆ عشیرەت و خۆم ڕێزمان هەیە ئێمە هەمومان لە عشیرەتەوە عشیرەت پیرۆزە پێکاتێکی زۆر پیرۆزی کوردستانە بەبێ عشیرەت ئێمە وەکو کورد نەدەماینەوە بەڵام دەبێت لە ئاسی نەتەوایەتی ئێمە هەشیاریمان بەرزتر بێ بۆیە سەیرانی کانی قژاڵەیەکان هەیە کە لە هەموو عشیرەتەکانەوە ئێمە ئامۆزایەکی خۆم لە بادینان ببینم کەسێکی کانی قژاڵە ببینم
یەکسەر نزیکی ئەو دەبمەوە زیاتر حەز دەکەم بە کورتی باسی ئەو سپۆنسەریە بکە کە چۆن کانی قژاڵەکانی کۆ کردەوە لە ناو پێیجێک و کە ئەمڕۆ کە هەمومان ئاگاداریەکی نەخۆشی و ناخۆشی فەرموکان بورەکە کامرن بەر لە 15 ساڵ دەبێت جاریوەخە بە سوتاب لە بازار لە شوێنێک لە ئاکرێ لە دهۆک یەکێکمان دەبینینی ئەو هەسەیمان دەکردنیم دڵی ئەو پیاوم بینیوە ئەو نبینوە لەبەر ئەوەی تقریبان 15 ساڵ بە سەرداتی پەڕبووی تر هەموو تەمەەن بە هەموو شێوە ڕوخسار هەموو گۆڕابوو وڵا هەستم لە چەند پێشش برادێکەوە گروپێکی فەیسبوکم دانا ئیتر ئەوانە هەرێک بە ڕێگای خۆیەوە تاکو و دەوڵەمەند بوو ئیتر هەموو لێ کۆبوونەوە تقریبەوە ئێستا کە 500 نەفەری تێدایە ناوی چ بوو؟ ناوی هەواڵێن کانە قەرژالێک ئەوە هەروەکو ئەوە نییە تەنها گروپێکە یەکتریمان ناسی و یەکتریمان بینی هەموو لێک بێکۆبینەوە ئێستاکایی وایە مەسن لە ئاکرێ لە دهۆکە لە هەولێرە لە ئەوروپا لە تورکیا لە زۆر شوێنن بڵاو بوتنەوەەوە دوای ڕاپەڕین کە هەریکە و گەڕا و سەر شوێنی خۆی واش هەبوو مەسان دەرجە چوە وڵاتانی تر ئمە ئەو گروپەماندانە بێژگەلەوە کە شێوازێکی باش بوو ڕێگایکی باش بوو بۆ کۆکردنەوە و دیسان یەکتر ناسینەوە و دەڵێن تاکو ئینسان یەکتری لە بیر نەکات زۆر دیکۆمنت و ئەرشیفی زۆر باش هەبوو توانیمان لە ڕێگا ئەو گروپەوە ئیتر هەواڵەکە مەسەن ئەو وێنانی کە وەختی خۆی گیرا بوون هەمووی فۆتۆگراف بوون جاری عنی ڤیددیو زۆر کەم بوون ئەو کاتە کامێرە ڤیددیۆیی چەند ماڵباتێکی ئاکری هەبوون لە من ئەمیندا ناسی ماڵی محەممەد ئاکری پێ دڵم حەمە ئاکری کە دانگوتە باش و هونەرمەندانە ئەیاس ئەردەوان هەرچی گۆرانی بێژانی بادنیان و سۆران هەبوو هەر لەم هەموو لە ماڵیوان کۆنسرتیان دەکرد و ئیتر ئەو یارمەتی ددان ئەوان کرد ئەو ڤیددیوانە هەموو ئەرشیفکراون کا کامەران لای ئەوان ئاکوڕەکانی ئێستاکە یەکێکیان ناوی گوهدارە لە دانی مارکە زۆر کاسێتی ئەوی لە حوسەن شەریف زۆر هونەرمەندەکانی کۆن ساڵی 1970 هەر هەمووی بۆم ئەوەی دەیکات و دەیخاتەوە سەر ئەوە و بۆمی دەنێریت و ئێستر لەو گروپە بڵاوی دەکەین و جاری لەو گروپەشەوە بڵاو دەیتەوە بە هەر هەموو سۆشال مەدیا دەست خۆشبی کاگرێکار بەڕێزیژێت لەو گروپەی یان چۆن بووە هاوڕێ لەگەڵ ئەو بەڕێ وڵا هاوڕێتی ئێمە لەگەڵ کاکەمین دەگەڕێتەوە بوو ساڵەکانی 1970 و 1989 کاکەمین مالی لە کانی قڕژالە بوو ئێمە ماڵمان لە بەحرکە بوو لە ڕێی کوڕەخاڵێکم بە ناوی یاسین سەلیم حوسین کە هاوڕێی کاک ئەمین بوو کاکەمینیش کە دەستی نووسین و شعری هەبوو ئێمەش ئەو وەختی گەنج بوون و ناڵێم بەێ بەێ هەندێکی شعر و بەهین و کوشتیوامان دەنووسی لەو ڕێەوە تعارفمان لەگەڵ کاک ئەمینی کرد دوایەوە یعنی کاکەمین کە خاوەن هەستێکی نەتەوایەتی زۆر دلسۆز بوو یعنی لە بوو قەزیەی کوردی و نەتەواتی و لەگەڵ ئەو برادرانێکە لە بەحرکە بوون کە ئەوانیش کاری سیاسیان دەکرد بوو برادر ئەمەش لەو ڕێەوە لە ڕێی شعر و نووسین و ئەوانە بووینە برادری کاکەمین و هەتا ئێستاش بێژگە لە برادراتی براینە ئینشاءڵڵا ئەکید کاگەمن بیرەوەریم پێ بڵێ کاتی بیرەوەریەکان بیرەوەری لەگەر ئەو پیاوە جوانان یەکەم بەرکەوتە بەبیرە لەگەڵ کاک بەڵێ بەبیرمە مە لە ساڵی 1940 بوو 5 بوو لە سەرەتا ڕێکارم نەناسی بەرکەوتەی من یەکەم جار لەگەڵ کاکی یاسین سەلیم بە ڕەحمەت بێ ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر بە نەخۆشی بەداخەوە کۆچی دوایی کرد ڕۆحی شاد بێ ئەو کاتە من ناڵێم هەموو مانگێک ئەگە یان من 2 مانگ جارێک من دەبواە پێنجشەمە کە لە مەکتەب ببوومەوە دەچوومە ماڵەوە یەکسەر دەچوم بۆ بەحرکە شەو دەمامەوە لە ماڵی کاگیاسین برای کاک حوسێن برای کاک مرات برای کاک مەدریس طبعا باوکی کاگیاسین یەکێک بوو لەو هەواڵانەی بارزانی بۆ یەکێتی سۆڤێت دایکی ڕوسی بوو هەتا وەفاتێکی نەکرد من نەمزانی ئافرەتێکی ڕوسیە بەڕاستی نەمزانی چکە من کە دەچوومە ئەوێ بە خێراتنی دەکردم وەکو کوردی و هەر کورد جلی کورد و قسەکردنی هەروەکو ئێمە بوو کاک میرخان ئەحمەد لێڕی کاک فکری سەلیم کاک محەممەد ساڵح پێندرۆیی محەممەد زاهر محەممەد سەلیم هەموو گەنجەکانی طبعا باس ئەو شەوەیە خۆشترین شەو بۆ ئێمە باس لە کوردایەتی هەواڵی پێشمەرگە شعر و ئەدەبیات حەچێکە بووە جاران ئەوان دەهاتن بۆ کانی قژاڵە ئەوەی کاکە ئیسا باسی کرد طبعا هەچی گۆرانی کۆنسرتی زۆر قەدەغە بوو لە کانی قژاڵە لە ماڵی باوکی شەهید شەمال محەممەد عەبدوڵڵا لەوێ گوت کاکەمین تۆ دڵدار دەناسی کوڕی کاک محەممەد
بەڕەحمەت بێ ئێمە دێین ئەومان بۆ تەرتیب کە بچینە ماڵی کاک دڵدار ئەو ئاهەنگە ئەوەی سەیدگاباریە ئەردەوانە ئەیاسە تەحسینە هەندێک گۆرانیان دەوت بۆ بەس تایبەت بوو هەمووی کوردایەتی بوو دەچوینە ئەوێ پەردەکانمان قەپات دەکرد دامان دەداوە بۆی کەس نەزانێ 2 سعات 3 سعات ئەو گۆرانیە جاکە دادەنیشتین وەکو چۆنڵین لە دۆخێکی زۆر خۆش وەکو بڵی مەستن مەز دەبووین بە ئەو گۆرانیە دروست بوو بووین بۆیە من گوتم ئێمە نەسلی شۆڕەشین نەک ئێمە جیلێکی تەواو تەواو ئێمە گۆشکراین بە شۆڕەش و بە بەرخودان و بەس من بۆیە دەڵێم شتێک هەیە کە ئەوە قسەی خۆمە دەڵێم بندستی و شۆڕەش بەهشتی هاوڕێتی هۆگریە بەهشتی هاوڕێتیە ئازادی دۆزەخی هاوڕێتی هۆگریە بۆ ئەو کاتەیە قسەیەک هەیە غەڵەت نەبم کارل ماکسە دەڵێ ئەو کاتەیە کارەسات دروست بوو کە مرۆڤێک هاواری کردوگوتی ئەم شوێنە شوێنی منە ئەو شتە هی منە ئێمە لە ناو شۆڕەش لەو تەمەنەی خۆمان باوکمان دەوروبەرمان هەر هەمووی بە پێشمەرگەوە ئێمە خاوەنی هیچ نەبووین بێجگە لە خەیاڵی ئازادی بۆیە لە سەردەمی بندستی بەهشتی هاوڕێتیە ئێمە لەبەرەوەی مەترسیەکی گشتگیر هەبوو لەسەر کۆی کۆمەلگای کوردەواری لە دوای ئەوە وەکو کۆرتشناسمان لە بن لە ناوچوون بوو ئێمە چۆن دەڵی نیە داسەپی بوو بەسەرمان دەبێ هاوڕێیەک بین دەبێ هاوسەنگەریەک بین دەبێ پشتیەک دەبێت دڵسۆز بین لەگەڵ دەست خۆش بەڵام کە ئازادی دێ دەبینی ئەوان پێوەرەکان هەموو نابێتەوە بەڵام هاوڕێتی دەچ ئاستی چترەوە جە هەندێک خەس پێوەرەکان دەمانی سیلەی ڕەحمیانە خۆ ئەمە قسەم لەسەر ئەوەشەیە هیچ هاوڕێتیمان زۆر حتا کۆمەلگای کوردی با کەس سەرزەنشتی کەس نەکا بڵێ تۆ ئاگاد لە من نییە تۆ ناپەژیتە سەر منە ئاستێکی ترەشەوە ئێستا دەینە سەر کاک ڕێکار ئەتوو بەڕێزت هەندێک بیرۆریم لۆ بجارەوە ئەمە بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆی هیچ بیرۆری خۆشتان هەیە لەگەڵ یەکدری مەسەلان کاتەچ خۆش یان مەسەلان پێکەوە شتێکتان نووسیبی پێکەوە دەرچوو بن واللهی لەگەل کاکەمینی بەڕێز ئەمە زۆر بیرەوەریمان هەیە بەڵام یەک بیرەوەری کە لەنەوە مشکی من دامایە بوونە من ئەوەرە ئێران بووم ئەو لە عێراق بوو دوایەوە ماوەیەک بوو من ئیشم دەکرد لەگەڵ کۆمەڵە و ڕێکخراوەکانی باری ناساندنی جینوسایدی گەلی کورد دوای ئەوە مەراسیمێک کرا لە هەولێر بۆ هێنانەوەی هەندێک ڕوفاتی جینوساید کراوان سوتفەن من کاکەمینم دیت لەوێ لە پاش ئەوەی کە چاک و چوونیمان کرد پێم گوت کە ئەو کارە دەکەم و دوای ئەوە گوتی ئەوە چییە و گوتم وڵای ئەوە ڕوفاتی ئافرەتێکە کە مناڵێکی لە ناو سنگیدایە یعنی ئەو وەختی گوتی با وێنەیەکی پێکەوە بگرین یعنی ئەو وێنە ئەم گرتیە هەر کاتێکش ئەو وێنەیە دەبینم هەم یادەواریەکانم بەبیرێتەوە هەم یعنی ئەو هەست و سۆزەی کاک ئەمینم لەناو مێشکیدا کە چەند بە پەرۆژ بووە لە بۆ قەزیای کوردی چەند بە پەرۆژ بووە لە بۆ ڕزگاربوونی نەتەوەی کورد لە بوو هوشیاری نەتەوەی لای تاکی کورد ئەوە هەمیشە ئەو وێنەی کە دەبینم کاک ئەمینم بەبیرێتەوە دەست خۆش کاگیسا زۆر کاتمان وەکو بیرەوەرێکی کورت و پوختم لێ بژێڕەوە لەگەڵ ئەو دوو پیاوە وڵات بیرەوەریەکان لەگەڵ خاکەمینەوە ڕۆژانێ ببەردەوامە لەبەرەوە تا ئێستا کە شێمە ببەردەوام بێکەوەی نییە بەڕۆژ بەشە ئەوەندەی لە ئیش و کار نەبین کاکامبەر من لە ساڵی هەشتاونەوە چۆمە ئامادەی لەبەر ئەوەی پێشتر ئەو علااقەتە هەبوو هاوڕێکانی کاک ئەمین ئەو ناوانەی کە هێنان ئێستا ئەوانە زۆر هاتشوی ماڵی ئێمەیان دەکرد ئەوان دەکرد من ئەوانم هەموو بەناو بەڕوخسار ئەوانم دەناسی کاگڕێکاریش ئەم کەینێ بیدایەتەکەی ساڵی 2023 چوومە ڕاگانی وەزارەتی پەروەردە لەوێ ئیشم کرد کە چوومە ئەوێ کاگڕێکار بەر لە من لەوێ بوو لەوێ بوو یادەوەرێکی نازام خۆشە ناخۆشە لەوێ سەیدە ئەحمەد قەرەنی لەوێ بەرپرسی ڕاگەاندن بوو لەوێ ئیتر گۆڤاری ئاسۆی پەروەردەی ئاسۆی فەرقازان ئافاق تەربێری لێ بڵاو ئیش دەرمان دەکرد کاگڕێکار لێ بۆ ڕۆژیان سەیدە ئەحمەد بانجی کردم نییە گوتی لەبەرەوەی کاگڕێکار بەرپرسی بەشی کرمانجی بوو لەوێ من ئاگاداری ئەوە نەبم گوتی ئەحمەد قەرانی بەمنی گوتنی مامۆستا ئەحمەد گوتی ئەتو دەی گوتی فایلی دۆسەی کرمانجی ئەتۆ دەبێ وەریگری
منیش گوتم مامۆستا گوتم لەبەرەوەی کار وەکو کاک ئەمین ئەتا ئێستا کەژمە شەرمی لێ دەکەم ئیتر ینی وەکو دەڵێن لە ئاسی لە ڕێزی کاک ئەمینە گەورە. بەڵێ گوتم ناتوانم من ئەو فایلە وەرگرم لەبەرەوەی ڕێکار لەوەیە مامۆستا ئەحمەد گوتی نا بۆری گرە گوت لەبەر ئەوەی کارگەر خۆی لێرە نامینێت گوتی دەڕاتە ئەوە وەزارەتی پێشمەرگە وەزارەتی شەهیدان لای ئەو کاتەنیە گوتی دەچێتە ئەوە تۆ دەبی وەریگری زۆر شەرم کردەوە کە ئەو شوێنێک ینی دەست و پەنجەی کارێکاری لێ ئەم بچم ئەو شوێنە وەرگرمەوە کاگەمین ئەوە بەرەو کۆتایی بەرنامەکە بەیەک ڕستە کورت و پخوت باس لە هاوڕێتی لۆ بکە. هاوڕێتی هەیە وەکو دڵم ئیسا برامە و هاوڕێ کاگڕێکار برامە و هاوڕێمە ئەو برامە و هاوڕێمە ئەو هاوڕێ و برامە هاوڕێتی پرسێک کۆت دەکاتەوە لە دەرەوەی بەرژەوەندی پرسێکە نرخێکە دەتانگەیەنەوە یەک بەرپرسیارێتیی بەردەوامە مشت و ماڵکردنێکی بەردەوامە بۆ ئەو پەیوەندی ئەمە دەمەوێت شتێکی بچووک ئەگەر دەرفەت هەیە دقیقە مەجای تیانەماوە ئەرێ والله من دەڵێم درود بۆ ئەوانەی کە ئازادیان بۆ ئێمە هێنا ئێستا خەڵکانێک بێ شمار دەمیان کردوتەوە هەنەجار لەوانەیە بە خۆشمان بێ ئینساف قسەیە بکەین پشت لەو ئازادی بکەین لەو دەستکەوتە بکەین من ئێستا قسەیەک ناکەم کە خەڵکانێک بە پێچەوانەوە ئەو قسانەی من لێک بدەنەوە نا ئێمە دەبێت ئەو هاوڕێتیە وەکو کورد لە بینی خۆمان لە بینی خزم و کەس لە بینی عشرەت لە بینی گەڕک لە بینی شارەکان دەبێت ئێمە تەسەیری ئەو تابلو گەورە بکەین کە شۆڕش و ئازادی بەدیهێنا ئێستا ئێمە گەیاندومانەتە بەکوێ پێویستە بگەڕینەوە ئەو برادەرایەتی شۆڕش دەستی کردووە دەبێت ڕوحیەتی شۆڕش ئەو تابلۆیمان بپارێزی. سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ ئوشانەی کە لە دڵەوە دەرچوون و گەشتن بە دڵ تەندروست بن.